سلااو لە گلایەک دۆستانی خۆشەویستم لە دووسێ جەلەسەیت لە دووسێ جەلەسەی داهاتوو سەیەکەم کە تەلاشەکەم کە ڤیدۆ لە جەلەسەکانم کارگاهی ترکەم نمونەهایەک لە فیلمهای ترت بۆ دانم بعضی جارێ مەسێجە نێرن بۆ ئەو کام ئەو ئەدمەینانە و ئانووسن کوردی جوان قسەکە کوردی جوان قسە ناکەم بەخاطر خودی زبانی کوردی زۆر زبانێکی جوانی یەکدەست نییە سنەی جۆری قساکە مەهابادی جۆری قساکە بانی جۆری قساکە سلێمانی جۆری قساکە هەولێری جۆری قساکە دیاربەکری جۆری قساکە ڕخنە مەگرن ئەگە زۆر ڕخنە بازی وەرە دانیشە بنای زبانێکی تەواودانە بێڵە ئێمە ارتباط بگرین لەگەڵ مهم ئەوە نییە کە من چ زبانی قساکەم تۆزێک زیرەک بین وەرین ئەو شتەوە تەجروباکەن شەریەکەن لەگەڵ یەک مەترحەکەن لەگەڵ فێربین پشتی کێو ببینە نەڕوو بە کێو بڕێنە سەر فیلمنامە سەیکەن تەلاشکەن کە فیلمێک کتێبە بخوێنن کە بەر ئەساسی ئەو کتێبە فیلمێ دروست کراوە مەڕۆ فیلمەکە زوو ببینە ئەوە بڕۆ کتێبەکە بخوێنە وەرە ئیمەجینەیشن بکە بیر بکە بزانە فیلمە ئەگەر تۆ دروست کردایە چۆن دروست دەکرد لە مشک درای فیلمەکە دروستکە دوای ئەوە بڕۆ فیلمەکە ببینە بزانە چەنە نزیکی چەنێک دەرهێن ئەگەر تۆ دروست کردای کاراکتەرەکە چۆنە دی چەنە نزیکی چەنە دوورنی معنای ئەوەی ئەو فیلمە ئابینی زۆر دروستە ئەگەر فیلمەکە زۆر مۆفەق بوو بزانە چەنە فەرقی تۆیە لەگەڵ ئەو ئەگەر دی زۆر نزیکی بزانە تۆش دایرەکشنێک و مەسیرێکی زۆر دروستی سابجکتێک مۆزوعێک چیرۆکێک کە هەڵیە بژێرن جۆرێک نەبێت کە زوو کۆن بێت زوو ئەکسپایر بێ زوو خراپ ببێ مۆزوعێک دانن کە بەڕاحەتی کۆنە نەبێت مەسایلی سیاسی ئیمڕۆ مەکە بە فیلم ئەگەر ئەیکەی بە فیلم چاوێکی زۆر وەک هەڵۆ وەک ئۆقاب چاوێکی گەورەتر بەسەرەوە بێ و ئستراکچر و ساختمانێکی جوان تاریفیکە بە سینەمایەکی ناب بێنە تاریفیکە کە حەدەئەقەل قسەکەت کۆنە بوو بەس فۆرمی ساختاری فیلمەکەت ئەوەندە دروست بێت کە بەڕاحەتی کۆن نەبێت مثالت بۆ لێم مەسە فەسی کەرگەدەن داستانەکە تۆزە کۆنە بەخاتی و ئاکترێرانیش دروستم کرد وەلی بیا ساختارێکی زبانێکی بەسەرین بۆ بێنێت تۆزە جیاواز بێ وەگەنە چیرۆگوتن زۆر ئاسانە وەک مەستی ئەسپەکان کیسەڵەکان پشلێرانی نیۆمانگ چیرۆکوتن بۆ من و تۆی کورد زۆر ئاسان چون ممە بە چیرۆک بەدایک هاتوین ئێمە مناڵی چیرۆکین منی کورد مناڵی چیرۆکم فیلمێک کارکەن کە جۆرێ کاریکەن دیالۆگی کەمتر بێت وێنەکانی پرۆفشناڵتر بێ ئەبێ جۆری دروستیکە کە 10 ساڵ پێشتر لە ملەتەکەت بی 20 ساڵ پێشتر بی دوای 20 ساڵ تازە کەشفتکەن مهم ئەوە نییە کە تۆیستا ئەمڕۆ فیلمە دروستکە پێ بڵم بە عەجەب فیلمێکی دروست کرد بێڵا بعد 20 ساڵی ترە متفاقە بکەوێ بەم مەرجە بەم شەرتە کە تۆ بزانی کە چەنە دەقیقی لە کارەکەت چەنە قسەکەت قەویە و ئەزانی تۆ هەستیەکە ئەزانیم قسە تاسیری خۆی دانێ ڕۆژێک فیلمەکەت کە تەواو کرد بڕۆ لوکیشنەکانی وەدۆزە فیلمە ئەمەیە مەسەلەن پیاوێک قەرارە لەبەر حەوزێکی ئاو بەرادەرێکی تر ملاقاتکە بیبینێت یەکسەرە ئەڕی حەوزی ئاو نیە ولی گۆمێکە جۆگەلەیەکە شوێنێکە سیرترە ولی حەوزەکە نیە زوو فشارمە نابێ حتمما حەوزەکە بکری کاتەکەت بە فڕەمەیە کاتەکەت مەفۆتێنە دانیشە ئەو برکە بزانە ئێبینی برکەکە فەزای عەجیبتری هەیە دەنگی چۆلەکە و دار و جەنگەڵ و شتە دێت ئەتوانێت فەزایەکی عەجیبترت باتێ شوێنەکە زوو بگۆڕە لە فیلمنامە توانی زوو مەبە بڵێ ئەمەم ناوێ من هەر ئستەخەکەمە 5 دقیقە سەبر بکە دوایەوە هەندێک جار لوکیشنای کە تۆ بەشێن ئاواگەڕی وەلی ئەچیت لە کەویرێک ڕەدەبی لە بیاوانێک ڕەدەبی بێستە یەکسەرە بینی قسەی فیلمەکەت لە بیابانەکە جوانتر دانێتاوە لە ناو ئاو بێ لەبیرم نەقاشیمەکە لە دانشگا نەبڵم زۆرش باش بوو بەم ئێمەیانگو ئەو بکێشە ئەو لە ناو تابلۆکانتان بێنن من چۆم کەویرێکم کێشە و دوودانم ماسیم خستە بەردەمی کەویرەکە ئاوی تیانە بوولی کە تۆ تابلۆکەت ئەدی ئەگو ئاوی بەرێ
ئیدەکە خام بوو ئجراکەی خام بوو چون نەقاشیم باش نەبوو ئیسش باش نیم ئەوەندا لە فیلمێکی ساڵەکان من ئەمویست لۆکیشنایەکی تر لە زمێشکما بوو بەت کە چوم دیم ئەو بازاری ئەسلحە فرۆشی هەیە مەیدانی دەبا بە شکاوەکان و تانکە شکاوەکان و پووکەی تۆپەکان و ئەمانێ لێ من چوم زوو خۆم ئاپتودەیت کرد پاڵەوانەکەم تۆزە تەمەنی سەرتر بوو کردم بە مناڵ چون سیرتر بوو کە مناڵ ناو بازاری ئەسلحە فرۆشی دەمانچە فرۆشی چیەکە تەبیعیترە کە پیاوێکی گۆرە بخێتە ناو دەمانچە فرۆشیەک لۆکیشنت کە دی لە لۆکیشنەکەت فۆتۆ بگرە فۆتۆکان بە ماڵ بیخە ناو کامپیوترێک جێگەی دوربینەکەت دانا کە ڕۆژی دوایی چوتە ناو مانگی دوایی چوتە ناو لۆکیشنەکە لەگەڵ گروهەکەت زوو بزانی دوربینەکە لەکوێدانی یا ئەوە باشترەوەی کە دووبارە بڕۆیتە لۆکیشنەکەت بە کامێرات بە مۆبایلەکەت فۆتۆ بگری جێی دوربینەکانت دانەی بەیانی زوو کاتیتە سەر لۆکیشن سواری ئەبزار و گروهەکەت بی ئەڵێ کامێرا لێرە ئەم لێنزە کاتەکەت بە فرەنەچێ تا شوێنی کامێراکەت پیاکە کاتەکەت دانە لەگەڵ ئاکترەکەت کارکە تۆزە دیالۆگەکەت ئاپتودێتکە تۆزە دیالۆگەکەت تەمیزکە ستۆری بۆرد بکێش ستۆری بۆرد ینی ئەو دەدانە پلانت هەیە دەدانە شاتت هەیە کەچی بگری 20 سایکە بیکێشی لەناو کاغزێکە بیکێشە کە ڕاحەت بتوانی بە کامێرامەنەکەت بڵێ ئەوەیە کە پێدانەڵم نەقاشی زۆر مهمە بەشێکی لێرە بەکەوتاندێ زووتر توانی بە تەڕاح سەحنەکەت بە کامێرامەنەکەت بەتایبەت لە ئەشلی حرفەیتر وەختێکە بیتە فیلمسازیکی حرفەیتر تو ئەبێ ستۆری بۆرد بزانێت تو ئەبێ نەقاشی بزانی ڕاحەت بیکێشی تەڕاحی لۆکیشنەکانت تەڕاحی ساحنەی لۆکیشنەکانت ئەگەر گوندێکە ئەگەر منتەقەیەکی مەسەل لە فیلمێکی ساڵەکان ئوردوگان بوو تەڕاح سەحنەم بوو ڕفیقم کۆمەکیە کردم مدیری سەحنەمان ئومیدی ڕاستبین ئارتیستێکی زۆر باش کوڕێکی باشی سنەی وەلی پێم گوت ئومیدگان کەڵک لە خەڵکەکە وەربگرێ ئێمە دە نەفەرمان هێنا بە مدیرێتی ئومید کوتمان ئەو ئوردوگامان بۆ دروستکەن خەیوەتەکانمان بۆ دروستکەن چادرەکانمان بۆ دروستکەن ناوەکە و دەرەوەی باشترین ئەوانن جلوبەرگێکی ڕق و شەق و تەقی مەسەلەن فارسی تورکی کوردی ناوشار مێنە ناو دێهاتێک سەیکەن لە خودی ئەو دێهاتە لە خودی ئەو جلوبەرگانە شتێک دەربێنن کە هاوڕەنگی لۆکیشن و منتەقەکەت ببێ شتی ئیزافە مەهێنە لە دەرەوە لە مەستی ئەسپەکان ڕاحەت دەچوم لۆکیشنی خەڵکەکە مێنە تۆزێک تابلوێکم ئەم لاولا جێبەجێ کرد نەبوو مەسەلەن پەردەکە ئاوەسکە وەلێگە دیت ئەتوانیت پەردێکی زۆر زەق و ڕقیان هێناوە سوورێکە وەلی چاوت ئەدزێت چاوی کامێرەکە دادێت توانی پەردەکە بگۆڕی پەردێکی تۆزێ خاکستەری تر و تۆزە کدرتر دانێ مەسەلەن ئەوتر وەختێکاڵم نەقاشی و ئەکاسێ بە فێربی ئەوەیە کە تۆ وەختە شتێگە بینی ئەزانی ئەم ڕەنگە لێرە مەچ نییە چفت و بەستی نییە لەگەڵ کولی لۆکیشنەکە ئەوەی بەڕاحەتی توانی حەزفیکەی لە منیان پرسی کە کارێکەن لە ناو تەڕاحی سەحنەکەتان لە ناو فیلمەکەتان کەم خۆتان نیشان بن وەگەوەی دۆڵەمەندی هەروە قیافە بگری بە ئۆقدەوە دانیشی کە من دۆڵەمەندم سارەکەت نیشان بێ کە من دۆڵەمەند و ماشینم هەیە ماڵی ئەوەندەم هەیە ئەوە ئەوجی دواکەوتویە دەرهێنەرێک دواکەوتۆ کە زۆر خۆی نیشان بە کامێراکە ئەوە محەلقی لێ بە حرەکەتی بە ئەم لا ئەولای پێ بکات لەتەوە قەینا یەک جار دوو جار سێ جار زۆر لای خۆت پشارەوە لە ناو فیلمەکەت تا ئاکتەکە جوان دیار بێ وەگەوی میوانت هەیە مناڵەکەت میوانی هەیە ڕفیقی داوت کۆلی هەر تۆ قسە بکەیت تۆ ناڵی مناڵەکەت میوانەکە ببینێ یا میوانەکەت مناڵەکە ببینێ بێڵا ئاکترەکانت چیرۆکەکەت کاراکتەکە دیار بێ خۆت پشارەوە بێڵا موزیکی فیلمەکەت خۆی پشارێتەوە موزیکێکی زەق و ڕق دامنێ هەروادانێ کە لەسەر موزیک دوای لەگەڵ لەسەری قساکەین وەک خوا ئەمەڵ بکە خوا دیار نییە ئەولی خوا هەر گەورەیە ها خوای سێمە چۆن تاریفیەکەن مەسئلەی ئیستەی ئێمنوتۆنیە خوا چونیە گەورەیە ئەگەر دیار بووایە بە شەر ئەهێنا خوارەوە موشکی دروستە کرد لێدا لە خوای ئەهێنا لە حسادەتا بەشەر وەک خوا بە وەک خۆرە بەکە لە نقطەی شمالی کورەی زەمی ساڵی جارە دوو جار دەرەکەوێ ئارتیست ئەبێ ئاوا خۆی دەرخە ئەسەرەکەی بەدیار بێ ئیسە کە من لێرە ڕوتە بمەوە قساکەم دەردە دڵەکەم چون لە سینەمای کورد ئێمە زۆر کەم ئەم بەحسانەکەین با ئێمە ببینە شەم ئێک ڕاحەت هەچیشتە بڵێن کێشەکان بڵێن گلەکانمان بکەین کە نەسی داهاتوو تۆزێک ئاگادارتر و زیرەکتر بێت لە من و لە کەسانێک کە ئێستا هاونەسلی منە خۆت پشارەوە خۆت پشارە خۆت پشارەوە بە منەڵم بۆ ئەچی لە ناو بەرفا فیلم دروستەکەی بە خاتری ئەوە لە بەرفا فیلم دروستەکەم کە جوانی کوردستان چاوە دزێ
عاشقانەیەکە معشوقێکی زۆر جوانە بە بەرف ئەو جوانیا کوژم کە کاراکتەرەکانم ئەو نوقتە ڕەشانە ئەو چیرۆکە ڕەشانە کە هەیەە دەرکەوێت بازڕایك مەسەن بە مناڵم بۆ فیلمەکانت تاڵای فیلمەکانم تاڵە چون خۆم تاڵم ژیانێکی تاڵم بووە تۆ ناتوانانی بە شاعری وەک شێرکۆ بێ کەس بڵێ بۆ ئەوەنە لە داستانەکانت ئێشەیە بە نەقاشەکانمان بڵێ بۆ ئەوەنە ئێش و تاریکی لەناو نەقاشیەکانتان حەقتان یەک بە ئارتیست وا بڵێن وەگوی تۆ داوەتم کەی بۆ ماڵەکەم بڵێ بۆ پەردەی ماڵەکە دوایە من وە تۆ بڕۆ جۆرێکتر دروستکە خۆت پشارەوە ئەگەری چی بۆ لوکیشن ئەمە هاتە بیرم لوکیشنێک دەوێت تەپۆڵکێک و تاقەدارێکی هەبێت لەگەڵ بێ ساڵێک وەخدا منەوە تەپۆڵکە پێیاکەی ئەبینی تەپۆڵکەیەکە بیزانە داری پێوە تۆ بڕە فیلمەکەت بگرە بە کامپیوتەر لە پۆست پرۆداکشن بە فۆتۆشاپ ئەو دەدانەدارە حەزویکە ئەمەم نەکرد ئەمانم نازانی بەم بۆنەوە ئەڵم بڕۆن فۆتۆشاپ و ڤیدیۆشاپ و ئەمانە فێر ببن کارهای ڤیژوال ئەفێکت فێر ببن ئەمانە کارێکەکەن کە تۆ زۆر محکەم بستی کەس نەتوانێت تۆ تەکان بە تۆ دانشت نەبێ گاڵتت پێکەن خەڵقێکی دواکۆتوش هەمیشە لەسەر سەحنە پێیا بێ کە بتوانێت بە تۆ گاڵتەکە تۆ نابێ کەس بە تۆ گاڵتەکە ئێوارا بێڵێ فیلمبەرداڵێ نور کەوت و تۆ نازانی ئایا لە لەحازی تکنیکی توانی دووربینەکەت کارێ بکە کە تۆزە دیافەکەت باسکەی تۆ بێ بڵێ نا دیافەکەت وەکە نور نەکەوتۆ جارێ ئەوەی کە زۆربەی لە سینمایران هەمیشە فیلمبەردار خوایە تەحتیلەکەن شەڕەکەن پێیان خۆشەکرد بەخاطر فیلمسازەکان بێسەوادن فیلمسازە کوردەکانمان بێسەوادن کە سەوادمان نییە دانێکی منم کە بە فیلمبەردا بڵێن نا بەخاطر زوو بڕۆیت ئەمە من ناڵم بڕۆیت ئەتوانیت دوو دانە شاتی جوانتر بگریت چون من نەزانم بە کامێراکە ئەتوانم پرۆگرامی هەیە کە ئینەکەت بۆ دروستکەم بە منیان گووە گەر پەشیمانی لەوە فیلمسازی ئەرێ زۆر پەشیمانم کە زۆر فیلمسازم سینەمام خوێندووە چون بۆ زانکۆ زۆر پەشیمانم ئەگەر بگەڕێمەوە بەرەو دواوە حتمما موزیک مەخوێن حتمما نەقاشی مەخوێن حتمما فەلسەفە مەخوێن ئەدەبیات مەخوێن ڕەوانشناسی مەخوێن ئەگەر نەقاشیە خوێنیت موزیکە خوێنی ڕەوانشناسی بە هەرمان کتێبێ لەسەر ڕەوانشناسی بخوێنی خۆت ئاپتودەیتکەی ئێمەی کورد بە تایبەت ئەوەندە لە ڕەنج و ئێش و شەڕ و نەکبەتی بووین ئەبێ ساڵی دووسێ جار جەلسەمان بێ لەگەڵ ڕەوانشناس خۆمان دەرمانکەی وەگەنە زوو ئاواشکەیتەوە لەگەڵ ڕەوانشناسێکی باش پێکە هەزینەکە پارە ببەوە دوو شەو نام مەخۆ مانگێک نانەشەوەکانت مەخۆ پولی نانەشەوەکانت کۆکە بێ بە ڕەوانپزیشکی وە تۆ خۆت ئەبێ مشکت ڕۆحت ئەبێ ئاپتودەیتکەی چۆن ماشینێک هەر ساڵە بێ ڕۆغنکاریە کرێ ئێمەش ئەبێ ڕۆغنکاری بکرێن ڕەوانشناس دەتوانێت ڕۆغنکاری کە کە تۆ زوو ئەفسوردە نەبی زوو داون نەبی بە تووڕەیی تووڕێکانت بێنە پشتی کامێرا وەلی مەیخە بەردەمی کامێراکەت ئیتر شتێکی وام نییە و تا جەلسێ داهاتوو